جەنابی سەرۆک ئاگادار بە دەستی زاڵم و گەندەڵکار تاکو ئەمڕۆ باڵا دەستە لەسەر مافەڕەواکانم و بۆ بەرچاوڕوونی جەنابتان گەندەڵکاران چەند ساڵێکە چاویان بڕیوەتە سەروەت و سامانی من کێشە و گرفت دروست دەکەن لەسەر وەرگرتنەوەی مافەڕەواکانم و ڕێکارە یاساییەکان بەلاڕێدا دەبن بۆ ئەوەی ڕێککەوتنی ژێربەژێر بکەن لەسەر کڕینەوەی مڵک و سامانی من. لە ساڵی 2017 گەندەڵکاران هەڵساون لە ڕێگای دائیرەی تەنفیزیەک هەردوو مڵکی بازرگانی منیان کڕیوەتەوە بە بڕی 1,300,000 دۆلار واتە بۆ هەر مەترێک 65 دۆلار کە لە پێشووتر هەمان مڵک لە ڕێگای لیژنەی پێکێنرا و خەمڵاندنی بۆ کرابوو بۆ هەر مەترێک 1900 دۆلار کە هەردوو مڵکەکە بایسی 8 ملیۆن دۆلار بووە. و ئەمڕۆ لە کابینەی نۆی حکوومەتی چاکسازی گەندەڵکاران هەمان کاریان کردوتەوە. ئەو ئوتێلەی کە دەیبینن دەکەوێتە بەرامبەر یاریگەی نێودەوڵەتی شەهید فەرەنسۆ حەریری کە زیاتر لە 10 ملیۆن دۆلاری تیا خەرج کراوە. پێش 10 ڕۆژ لە دائیرەی تەنفیزی دووی هەولێر فرۆشراوە بە 600,000 دۆلار واتە 6 دەفتەر دۆلار. وابزانم پارەی ڕوبعی زەویەکەش ناکات. جەنابی سەرۆک گەندەڵکاران چەندین کاری نایاساییان بە یاسایی کردووە لەسەر مڵک و سامانی من بۆ بەرژەوەندی خۆیان و تەواوی ئەو کارە نایاساییانەی کردویانە بە دۆکۆمێن لای من پارێزراون.